ناوی خوا سۆرانی مامەحەممە ئەو ڕۆژنامە نووسە گەنجە دلێرەی کە کەرکووکە یەکەم کەس بوو هاواری کرد دەسەڵاتی کوردی یان ئەمانەی بە خۆیان ئەڵێن شۆڕژگێر و خەباتکارینەتەوەی لە ئەساسا کۆمەڵێک دەڵاڵن کە خەریکی بەکرێدان و بازرگانیکردنن بە لەشفرۆشی نەوەک شۆڕژگێر و بەرگریکارینەتەوەی. سۆران ئەم گەنجە قارەمانە بوو نەوەک تەنیا لە ڕێگەی دەنگ و دروستکردنی ناو ناتۆرە، بەڵکو یەکەم ڕۆژنامە نووسی کوردی بوو لە ڕێگەی راپۆرتی ڕۆژنامەوانیەوە بە بەڵگەوتی کۆمنتی حەقیقی ئاشکرای کرد چۆن شۆڕژگێڕان و پاڵەوانانی ساختەکانی کوردایەتی لە کەرکووکی ستەمدی دەستیان داوەتە دروستکردنی گروپی لەشفرۆشی و بێڕەوشتی. کاسپی پارەی پێدەست دەخەن و سۆرانی مامەحەممە ئەم ڕۆژنامە نووس و ئەم قارەمانە ڕاستەقینەیە بوو کە بە ئێمەی وت ئەم دەستە و تاوانکارە مافیایە کە لە ژێر چەتری ماڵباتی خێڵەکی تاڵەبانی و بارزانیدا حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن. تەنیا بریتینین لە کۆمەڵێک سیاسی تینووی دەسەڵات یان کۆمەڵێک بازرگانیان کۆمەڵێک بیرۆکراتیک گەندەڵ. سۆران وتی ئەمانە بە تەنیا بریتینین لە جاشیان لە دز، بەڵکو زۆر لەمانە خراپترن. ئەمانە کۆمەڵێک خەڵکن کە هەر بەڕاستی پیشەی ڕاستەقینەیان بێڕەوشتی و بەکرێدانی ئافرەتانی لەشفرۆشە. ئەم کارەش وەکو دەزانین خراپترین جۆری کار و پیشەیە کە تەنانەت دز و سیاسی و گەندەڵیش دەستی بۆ نابات. ئەم دەرخستن و ئاشکراکردنی شەهید سۆران بە مەبەستی بە ئاگاهێنانەوەی ئێمە بوو وەکو میلەتی کورد لە باشووری کوردستان. بۆ ئەمە بوو پێمان بڵێت کورد لە باشووری کوردستان ئیتر بەسە نابێت چیتر کاتی خۆمان لەمە بە فیڕۆ بدەین و بپرسین ئایا هەر یەک لە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی چاکسازی دەکەن یان نا؟ ئایا قوڵی دیموکراسی دەکەن یان نا؟ کۆمەڵێک خەڵکی خراپەکار لە نێو ئەم دوو بنەماڵەیەدا بوونی هەیە و ڕێگە نادا چاکسازی بکرێت. دەیان و سەدان بۆ چوونی تریشێ بەداخەوە تا ئێستاش کۆمەڵێک خەڵک خۆیان پێوە سەرقاڵ کردووە. شەهید سۆران زۆر بە کورتی بۆ بەڵگەوە بۆی دەرخستین کە ئەم دوو بنەماڵەیە ئەم دوو دەستە و تاقمەیە ئەگەر پارەی هەموو دنیاشیان هەبێت، ئەگەر دەسەڵاتی ڕەهای تەواوی دەوڵەتی عێراقیشان هەبێت، هیچ شتێک نە بە باش دەکەن و نە چاک دەکەن و نە هیچ دەوڵەت و دام و دەستگایەکیش دروست دەکەن، چونکە ئەمانە لە بنەڕەتدا کۆمەڵێ مرۆڤی بچووک و بێکەرامەت و دەروون نەخۆشن کە پیشە و بێڕەوشتی بازرگانی و لەشفرۆشیان بۆ گرنگترن لە چارە نووسی میلەتێک. بۆ ئەم پارەکەمەی لە بێڕەوشتی دەستی دەخەن چێژی هەزار جار زیاترە بۆ ئەمان لەبوونی ڕابەرینەتەوە یەک.